ئەنجامی کۆنگرەی پێنجەمی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان سەرکەوتی کۆنگرە لە تەواوی ئەندامانی ڕێکخراوەکەمان و تەواوی ژنانی کورد و ژنانی ئازادیخوازی جیهان پیرۆز دەکەین. بەڕێزان، ئامادەبوانی خۆشەویست و ڕاگەیاندکارەکان لە بەرواری 28 گوڵانی 2021 بە ئامادەبوونی 250 ئەندام لە هۆڵی لاهای شاری کەرکووک بە میوانداری ژمارەی بەرچاو لە ڕێکخراوی ژنان و ڕێکخراوی مەدەنی ژنانی شەنگال و مەخمور بە خولەکێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان بە دروشمی پەروەردە و ڕێخستن و پاراستنی ژنان. ئازادی تاق و سیستەمی دیموکراتیانەی گەرەنتی دەکەین. کۆنگرەکەمان دەستی پێکرد ئەندامەکانمان لە هەریەک لە شارەکانی سلێمانی و کەرکووک و هەولێر و بادینان و شارەزور و ڕاپەڕین و کۆیە و گەرمیان ئامادەی کۆنگرەکە بوون. لە کۆنگرەکەدا وتاری کۆمیتەی ئامادەکار و وتاریکردنەوەی کۆنگرە و پەیامی ڕێکخراوەکان پێشکەش کرا و پەیامی ڕێبەر ئاپۆ تایبەت بە ژنان خوێندرایەوە. پاشان ڕاپۆرتی 3 ساڵی ڕێکخراوەکە لەلایەن کۆمیتەی ئامادەکارەوە ئامادە کرابوو و خوێندرایەوە. پاشان لەلایەن ئەندامانی کۆنگرە و ڕەوشی سیاسی هەرێمەکە و عێراق و باشووری کوردستان بە تایبەتی ڕەوشی ژنان بە تێر و تەسەلی هەڵسەنگاندنی بۆ کرا. تیشک خرایە سەر ئەو ڕاستیانەی کە ژنان لەم چەند ساڵەی دواییدا بەگشتی پێشانگایەتیان کردووە لە ئاڕاستەکردنی ناڕەزاییەکان لە بەرامبەر سیستەمی دەسەڵاتی پیاوسالاری لە سەرتاسەری جیهاندا، بە تایبەتی لە کوردستاندا. لە باشووری کوردستان و عێراقیشدا تەواوی ناڕەزاییەکانی ژنان بە شێوەیەکی ئاکتیڤ بەشدار بوون. خۆپیشاندانی جەماوەری دژی گەندەڵی و داگیرکاری و بێکاری ژن کوشتن ئەنجام دراون و وێ ڕای بە بیرهێنانەی تەواوی شەهیدانی سەرهەڵدانەکان و ئەو شەهیدانەی کە لە ئەنجامی هێرشەکانی دەوڵەتی تورکیا شەهید بوون. هەروەها جەخت لەسەر ئەو ڕاستیانە کرایە کە ناوەند کێشە و قەیرانەکانی پرسی ژنانە و بە هۆکاری باڵادەستی زەهنێتی ڕەگەزگەرایی و پەراوێزکردنی ژن لە هەموو کایەکانی کێکۆشاندا و لە کار و چالاکیەکاندا بە هێندەی شێوازی کۆن و کلاسیک پەیڕەو دەکرێت. لە شێوازی نوێ و بەرهەمهێنن بە بنەما ناگرێت. هەر لە کۆنگرەکەدا تیشک خرایە سەر ئەو ڕاستیانەی کە ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا پێشەنگایەتی کردووە لە خاوەندەرکەوتن لەو ژنانە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە و زۆرترین چالاکی ناڕەزایی دژی تونند و تیژی و داگیرکاریەکانی ئەنجام داوە و لە ڕێگەی سیمینار و کۆڕ و کۆبوونە و کۆنفرانسیشەوە زۆرترین چارەسەری پێشکەش کردووە. ڕۆڵی گرنگی گێڕاوە لە هوشیارکردنەوەی گشتی کۆمەڵگا و زۆرترین چارەسەری پێشکەش کردووە. کۆمەڵگا و ببورن زۆرترین چارەسەری پێشکەش کردووە لە ڕۆڵی گرنگی گێڕاوە لە هوشیارکردنەوەی گشتی کۆمەڵگا و ژنان بە تایبەتی. بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیادبوونی کۆمەڵکوژیەکانی ژنان گوزارە لەو ڕاستیانەی کە ئێمەش سەرەڕای هەوڵەکانمان نەمانتوانیەوە ببینە ئاستەنگ لە بەردەم تونند و توژیەکان. هەر بۆیە لە کۆنگرەکەدا وێڕای گفتوگۆی قوڵ و ڕاگەیاندنی داتا و تونند و تیژیەکان هەڵسەنگاندن لەسەر هۆکار و چارەسەریەکانیان گەیشتنە گەلێک بڕیاری گرنگ لەوانە: 1. کردنەوەی خولی پەروەردە بۆ تەواوی ژنان بێ جیاوازی فکر و سیاسی بە تایبەتی بۆ ئەو ژنانەی کە داخوازی کارکردن و خزمەتکردنیان هەیە بۆ ژنان و تەواوی کۆمەڵگا. 2. بەردەوام دەبین لە هەڵمەتی بەڕێخستنکردنی ژنان بە دروشمی پێویستە یەک ژن بێ ڕێخستن نەمێنێت. لەسەر بنەمای ڕێخستنی جەماوەری و کۆمین و ئەنجومەنی ژنان بنیاد دەنێین و کار دەکەین بۆ ئەوەی ژنان ببنە خاوەن ڕێخستنی سەربەخۆی ژنانە لە هەموو جێیەکدا. هەروەها گرنگی دانە بە خەباتی ژن لە شارەکانی عێراق واتە بەڕێخستنکردنی ژنانی عەرەب و تورکمان و ئاشووری و هەموو باوەڕێ جیاوازەکان کە ناوەندەکەی تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی ناوینە وەک کەرکووک و خانەقین و دووسخورمات و مووسڵ. 3. لەگەڵ بەڕێوەبردنی زۆرترین هەڵمەت و کەمپینی جۆراوجۆر لە دژی هەموو کۆمەڵکوژی و تونند و تیژیەکانی سەر ژناندا کار دەکەین بۆ کردنەوەی شوێنێک بۆ پاراستنی ژنان شەڵتەری ژنان.
چوار بەرامبەر بە هەڵوێستی ئەو ژنانەی کە لە سیاسەتدا هەلپەرستن و ڕووکەشین لە ناو کێبەرکەی دەسەڵاتدان لەوە لە ڕاستی ئێش و ئازارەکانی کۆمەڵگا دابڕان و تێکۆشانی بەهێز لەسەر بنەمای هێڵی ئازادی ژن بەڕێوە دەبین و مۆدێلی نوێی پێشەنگی ژن لە سیاسەتدا پێش دەخەین کە نمونەی ژنێکی خۆبەخش و فیداکاری خاک و نیشتیمان و عاشتی گەلی خۆی بێت. لەبەر ئەوەی ڕێبەرئاپۆ 5 لەبەر ئەوەی ڕێبەرئاپۆ زۆرترین خزمەتی بە تێکۆشانی ئازادی ژن کردووە و ناوەندی جیهانبینیەکەی تێکۆشانی ئازادی ژنە و توندکردنی گۆشەگیری بەندە بەو پێداگریانەی کە لە پێناو بنیادنانی شۆڕشی ژندا بەڕێوەی دەبات. بۆیە ئێمە پێمان وایە تێکۆشان لە پێناو ئازادی ڕێبەرئاپۆ ئەرکێکی هەموو ژنانە و وەک ڕێکخراوەکەشمان بە ئەرکی خۆمانی دەزانین تێبکۆشین لە پێناو ئازادی بەڕێزیان. ئەنجامدانی چالاکی دیموکراتی و بڵاوکردنەوەی فکر و ڕامانی بەڕێزیان لە پراکتیزەکردنی تێزە فکریەکانی لە پێناو چارەسەری پرسەکانی ژندا. 6 لە ڕێگەی چالاکی جەماوەری و هوشیاری و سیاسی و فکریەوە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تەواوی داگیرکاریەکانی سەرخاکی هەرێمی کوردستان و عێراق دەبینەوە، بە تایبەتی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکی فاشست لە ڕووی سەربازی و سیاسی و ئابووری و کلتوری. بۆ ئەو مەبەستەش چەندین کەمپینی هەڵمەتی جیاواز ڕادەگەێنین. 7 لە چوارچێوەی سەر لە نوێ بنیاددانەوەی کۆمەڵگە پرۆژە گەڕانەوە بۆ گوندەکان بە پێشەنگایەتی ژنان پێش دەخەین. هەڵمەتی قەدەغەکردنی کاڵای بیانی و گرنگیدان بە خواردن و کاڵای خۆمانە ڕادەگەێنین. 8 تێکۆشانێکی ڕادیکاڵ و ئایدۆلۆژی سیاسی بەرامبەر بە کۆمەڵکوژی ژنانی شەنگال بەڕێوە دەبین بۆ ئازادی ئەو ژنانەی کە ڕوبەڕووی هێرشی داعش هاتون و ئەوانەی کە دیلی دەستی داعشن بە دروشمی نا بۆ کۆمەڵکوژی ژن و ئازادی ژنانی شەنگال ئازادی مرۆڤایەتیە. هەتا ئازادکردنی تەواوی ژنانی شەنگال لە دەستی داعش بەردەوام دەبین لە ئەنجامدانی چالاکی هەتا ناساندنی ئەم کۆمەڵکوژیە وەک جینۆساید لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە بەردەوام دەبین و پشتیوانی لە سیستەمی خۆبەڕێوەبردنی شەنگال دەکەین. لە ڕووی ڕاگەیاندنەوە کار دەکەین بۆ زۆرترین ڕاگەیاندن کار کە پێ بگەن بۆ ئەوەی ڕاگەیاندن بکەوێتە خزمەتی تەواوی کۆمەڵگا و ڕەگەزگەرایی لە ڕاگەیاندندا کۆتایی پێبێت. بۆ ئەو مەبەستەش چەندین خولی پەروەردە و ڕاگەیاندن بەڕێوە دەبین. لە دژی ئەو بەند و مادە یاسانەی تێکۆشان دەکەین کە بە زەهنیەتی ڕەگەزگەرایی نووسراونەتەوە یا ئەو هەوڵدانانە کە دەخوازن بە تەواوی یاساکانی داعش جێبەجێ بکەن. بۆ ئەو مەبەستەش لەگەڵ پێشخستنی پرۆژە یاسای نۆژەن چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەین لە هەمان کاتدا ئەو یاسانەی کە بە ئاڕاستەیەکی دیموکراتی و هاوسەنگی ڕەگەزیدا هەموار کراون کار دەکەین بۆ پراکتیزەکردنیان. هەر لە کۆنگرەکەدا گەلێک گۆڕانکاری گرنگمان لە بەرنامە و پەیڕەوی ناوخۆی ڕێکخراودا ئەنجامدا بۆ ڕاپەڕاندنی تەواوی بڕیارەکان و لە پێناو گەیشتن بە چارەسەری ڕیشەیی بۆ کێشەکانی ژنان و هەموو کۆمەڵگا و هەروەها بنیادنانی سیستەمێکی ڕێخستنی بەهێز بۆ تەواوی ژنان و گەرنتی ئازادی ڕاستەقینەی بنیانانەوەی کۆمەڵگا لەسەر بنەمای دیموکراتی و خۆبەڕێوەبردن و جێگیرکردن ژنانی ئازاد لە کۆنگرەدا کە لە کەش و هەوایەکی دیموکراتیانەدا 19 ژن وەک ئەندامی گشتی ئەنجومەن ڕێکخراو هەڵبژێردران. کۆنگرە بە مۆراڵێکی بڵند و بە پەیماندانانی بەهێز بۆ سەرکەوتن ئازادی بە شێوەیەکی سەرکەوتوو گەیشتە ئەنجام. ئەنجومەنی گشتی کۆنگری ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان 28 گوڵانی 2021 سەرکەوتن بۆ کۆنگرە.